6 ساڵ بەر لە ئێستا و لە بەرەبەیانی 20 شوباتی 2011دا دوای تێپەڕبوونی تەنیا 3 شەو بەسەر دەستپێکردنی پەخشی کەناڵی NRTدا لەلایەن هێزێکی دەمامکدارەوە هێرشکرایە سەر کەناڵی NRT و کەلوپەل و ئامێرەکانیان گول لەباران کرد و دواتر بینای کەناڵەکەشیان سووتاند. پاش تێپەڕبوونی 6 ساڵ بەسەر ئەو ڕووداوەدا سەرباری ئەوەی دادگا فەرمانی دەستگیرکردنی بۆ تۆمەتبارانی سوتێنەرانی کەناڵەکە دەرکردووە لەگەڵ ئەوەی ناو ناونیشانیان زانراوە، بەڵام تا ئێستا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیر نەکراون. لە 17 شوباتی ساڵی 2011دا و پاش دەستپێکردنی خۆپیشاندان و ناڕەزایەکان لە شاری سلێمانی و ئاڵۆزبوونی دۆخەکە لەو کاتەدا هیچ کەناڵێک ڕووداوەکانی ئەو ڕۆژەی نەدەگواستەوە. هەر بۆیە NRT لەو ڕۆژەدا دەستی کرد بە پەخش و ڕووماڵی ڕاستەوخۆی ڕووداوەکانی دەکرد و بینەرێکی زۆری لە دەوری خۆی کۆ کردەوە. بەهۆی ڕووماڵی بێلایەنانەی خۆپیشاندانەکانی 17 شوبات هەڕەشەکان لەسەر کەناڵی NRT تا داهات بەرفراوانتر دەبوون و لە ڕێگەی تەلەفۆنەوە داوا لە خاوەن و بەرپرسانی کەناڵەکە دەکرا پەخشەکە ڕابگرن و چەند جارێکی ژەڕەشەی کوشتنیان لە خاوەن و بەرپرسانی کەناڵەکە کرد. لە شەوی 19 شوباتدا لە کاتژمێر 6 و دەخولەک دا ئۆتۆمبیلی پڕ لە چەکدار بەرامبەر گوندی ئەڵمانی بۆ ماوەی 10 بۆ 15 خولەک جێگیر کران. بەرپرسانی NRTش زانیاریان پێگەیشت بوو کە ئەو چەکدارانە دەیانەوێت بە زەبری هێز هێرش بکەنە سەر کەناڵەکە. هەڕەشەکانی سەر NRT تەنیا لە قسەدا نەمانەوە، بەڵکو لە کاتژمێر 2 شەوی 19 لەسەر 20 شوباتدا پراکتیزە کران و لەلایەن ژمارەیەک چەکدارەوە کە لە بەشی پشتەوە چووبنەوە نێوگوندی ئەڵمانیەوە هێرش کرایە سەر کەناڵەکە و کەلوپەل و ئامێرەکانیان گول لەباران کرد و دواتر بینای کەناڵەکەشیان سووتاند و لە دوای خۆیان هۆڵەمێشی ئامێرە ڕۆژنامەوانەکانیان بۆ کارمەندانی کەناڵەکە بەجێهێشت. لە بەرەبەیانی 20 شوباتدا ژمارەیەک لەو چەکدارانەی هێرشیان کرد بۆ سەر کەناڵەکە بە برینداری گواسترانەوە بۆ نەخۆشخانەکانی هەولێر و لەوێ لەلایەن ژمارەیەک پەرلەمانتارەوە ئاشکرا کران. دوای سووتاندنی کەناڵەکە حکوومەت لیژنەیەکی بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکە پێگێنا، بەڵام لیژنەکە ئەنجامی راپۆرتەکەی بەنیێنی هێشتەوە و ئەنجامەکەی ئاشکرا نەکرد و سەرڕایبوونی بڕیاری پەرلەمانیش بۆ قەرەبووکردنەوەی NRT، بەڵام تا ئێستا کەناڵەکە قەرەبوو نەکراوەتەوە. لە دوای ڕووداوەکان دادگا فەرمانی دەستگیرکردنی بۆ 7 کەس دەرکرد، بەڵام دەسەڵاتی جێبەجێکردن تا ئێستا ئەو کەسانی دەستگیر نەکردووە، سەرباری ئەوەی ناو و ناونیشانیان زانراوە و کۆپی ڕەگەزنامەی باری شارستانی و ڕەگەزنامەکانیان لای دەسەڵاتی جێبەجێکردنی هێزە ئەمنیەکانەیە، بەڵام دەستگیریان ناکەن. لە دوای سووتاندنی کەناڵەکە و دوای 2 مانگ کارکردن ڕۆژی 22 نیسانی 2011 NRT دەستی کردەوە بە پەخش. جگە لە سووتاندنی کەناڵی NRT لە ساڵی 2011دا لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا چەندین جار و بە چەندین شێوەی جیاواز هێرشکراوە تا سەر کەناڵی NRT و تیمە ڕۆژنامەوانەکانی و خاوەنی کەناڵەکە. دیارترین پێشەلکارەکانیش بریتی بوون لە تەقەکردن لە خاوەنی کەناڵەکە شاسوار عەبدولواحید و داخستنی ئۆفیسەکان لە هەولێر و دوهۆک و هێرشکردن بە بۆمب بۆ سەر بینای سەرەکی NRT. سەرباری سەرجەم ئەو پێشەلکاریانەی بەرامبەر بە NRT ئەنجام دراوە هەر لە ڕۆژی دەستپێکردنی پەخشەوە تا ئێستا، بەڵام ئێستا دامەزراوی میدیایی نالیا و کەناڵەکانی NRT سنوورەکانی هەرێمی کوردستانیان تێپەڕاندووە و لە میدیایەکی لۆکاڵیەوە بووەتە میدیایەکی جیهانی، بە تایبەت دوای کردنەوەی کەناڵی NRT عەرەبی. لە ئێستاشدا دامەزراوی میدیایی نالیا خاوەنی 3 کەناڵی ئاسمانی و 3 ڕادیۆ و سەنتەرێکی ڕاهێنان و 6 ماڵپەڕ و کۆمپانیایەکی بڵاوکردنەوە و بەرەمێنانە و ئۆفیسی بێجگە لە نێو هەرێم و عێراق لە زۆربەی پایتەختی وڵاتە گەورەکانی جیهاندا هەیە. ئەمەش وای کردووە ببێتە تاکە میدیا و دامەزراوی کوردی کە سنوورەکانی هەرێم ببڕێ و لە لۆکاڵی بوون دەرچێت و ببێت بە میدیایەکی جیهانی. بەرهەم ساڵح، NRT.